سڵاوتان لێ بێ ئەم جاریش بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێی ئابووری هاتوونێتە خزمەتان لە بەرنامەی ژێرخان. هەواڵەکانی هەفتە لە ئەمریکاوە دەست پێەکەین. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دروستکردنی هێڵی نوێی بورینەوتی لە نێوان وڵاتەکەی و مەکسیک پەسەند کرد. بەپێی ڕاگەیاندراوێکە لەلایەن کۆشکی سپی بڵاوکراوەتەوە ئاماژە بەو کراوەکە مۆڵەتی سەرۆکاتی بۆ هێڵی نوێی بورینەوتی بێرکۆس دەرچووە کە بڕیار لە نێوان ئەمریکا و مەکسیک دروست بکرێت. لە ڕاگەیاندراوەکەدا باز لەوە کراوە هێڵەکە لە شاری پێتاسی ویلایەتی تێکساس تێدەپڕێت و توانای گواستنەوەی 108,000 بەرمیل نەوتی هەیە لە ڕۆژێکدا. هاوکات لەگەڵ ڕەزامەندی لەسەر ئەو هێڵە نوێیە ڕێگەدراوە هەردوو بۆری نەوتی دۆسلاریدۆس و بێرکۆس بەرهەمی زیاتر نەوت بگوازنەوە. ئەوەش ڕاگەیاندراوە کە هێڵە نوێیەکە لەژێر ئەو دیوار تێدەپەڕێت کە بڕیارە لەسەر سنووری مەکسیک دروست بکرێت. یەکێتی ئەوروپا بۆ ماوەی 6 مانگی دیکە سزا ئابووریەکانی سەر رووسیای درێژ کردەوە. کۆنسەی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند بەهۆی ئاسەقامگیری ئۆکرانیاوە لە چەند کەرتێکی جیاوازدا بڕیاری درێژکردنەوەی سزا ئابووریەکانی سەر رووسیایان درێژ کردووەتەوە. بە پێی پێڕەوی سزا ئابووریەکان 28 وڵاتی ئەندام لە یەکێتی ئەوروپا چەک بە رووسیا نافرۆشن و ئەو ئامرانەی لە کەرتی غاز و نەوتی رووسیا بەکاردێنرێت لەلایەن یەکێتی ئەوروپاوە بە رووسیا نافرۆشێن و هاوکات بانکە حکومیەکانی رووسیا لە کەرتی دارای ئەوروپا پەراوێز دەخرێن. ئەو سزا ئابووریانەی بەتایبەت لە کەرتی بازرگانی و وەبەرێنان لەلایەن یەکێتی ئەوروپاوە بەسەر رووسیا دەسەپێنرێن. هەر 6 مانگ جارێک درێژ دەکرێنەوە. ماوەی سزا ئابووریەکان لە 31 تەمموزی 2017 و کۆتایی پێهات، بەڵام لەگەڵ درێژکردنەوەی ماوەکە تاوکو 31 کانونی دووەمی 2018 بەردەوام دەبێت. سەبارەت بە نرخی نەوت وەزیری وزەی ئیمارات سوهەیل بن فەرەج مەزروعی ڕایگەیان وڵاتەکەی پابەندە بە ڕێکەوتنامەی ئۆپیک بۆ کەمکردنەوەی بەرهێمنانی نەوت. لە تویتێکدا سوهەیل بن فەرەج مەزروعی ئەوە دەڵێت داوا لە هەموو لایەک دەکەم پابەند بن بە ڕێکەوتنامەی ئۆپیک بۆ کەمکردنەوەی بەرهێمنان تا ئەو کاتەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان جێگیر دەبێتەوە و پێشبینی دەکەین لەم چارەکی سێم و چوارەمی ئەم ساڵدا زیاتر خوارد لەسەر نەوت هەبێت. وەزیری وزەی ئیمارات ئاماژەی بەهۆشدا کە سەرباری ئەوەی لە چارەکی دووەمی ئەم ساڵدا نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان دابەزێنی بەخۆ بینیوە، بەڵام پێشبینی دەکرێت لە چارەکی سێم و چوارەمی ئەم ساڵدا نرخی نەوت بەرز بێتەوە. سوهەیل بن فەرەج مەزروعی ئەوەشی گوتووە هێشتا بە کاریگەری بڕیاری درێژکردنەوەی ڕێکەوتنامەی ئۆپیک بۆ کەمکردنەوەی بەرهێمنانی نەوت لەسەر بازاڕەکانی جیهان گەشت بینن. دووبارە لە یەکێتی ئەوروپا و کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا بە تۆمەتی خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکانی ناوازار بە بڕی 2.42 میلیارد دلار سزای کۆمپانیای گوگڵیدا. هاوکاتنەوە ڕۆژیشی دیاری کرد تاوکو و شێوازی کاری خۆی بگۆڕێت. ئەندامی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا و بەرپرس لە ڕکابەری ماز گرێت ڤاستاگەر لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە داوە کۆمپانیای گوگڵی ئەمریکی یاساکانی ڕکابەری ستراتیژی بواری خزمەتگوزاری کڕین و فرۆشتنی پێشێل کردووە و ڕێژەی بینینی ڕکابەرەکانی کەم کردووەتەوە لە شوێنی گەڕانەکاندا و ئەمەش بە بەخراپ بەکارهێنانی دەسەڵاتی بازار ناوزەت کردووە. ناوبراواشکراشی کردەوە کە بڕی 2.42 میلیارد دلار سزای گوگڵ دەدەن و داواشکراوە لە ماوەی 90 ڕۆژدا شێوازی کارکردنی گوگڵ بگۆڕێت بە شێوەیەکی یەکسان مامەڵە لەگەڵ ڕکابەرەکانیدا بکات. وەزیری کوشتتوکاڵی هەرێمی کوردستان هەڕەشەی ئاوگرتنەوە لە عێراق دەکات. وەزیری کوشتتوکاڵی هەرێم ڕایگەیان لە بەرامبەرگرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە. ئێمەش ئاو لە خوار و عێراق دەگرینەوە. عەبدوستار مەجید وەزیری کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکومەت هەرێم ڕایگەیان بە بەرپرسانی عێراقمان ڕاگەیاندووە ئەگەر ئێران 2 مەتر سێجا ئاو لە هەرێم بگرێتەوە ئێمەش 1 مەتر سێجا ئاو لە خواری عێراق دەگرینەوە. وەزیری کوشتتوکاڵ وتیشی بۆی گرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن ئێرانەوە هەڕەشی کەماوی کەوتوتە سەر زیاتر لە 80,000 هاواتی شارشەی قەڵازێ وتیشی ئەو هەنگاوی ئێران زیانیش بە بەشێکی زۆری شاری سلێمانی دەگەێنێت و زیانی مادی زۆریشی بە پرۆژەکانی ناوچەکە بەتایبەت پرۆژەکانی جوتیاران و ئاژەڵداران و پرۆژەکانی گەشتیاری و بەخێوکردنی ماسی گەیاندووە. عەبدوستار مەجید پێشی وابوو کە گرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن ئێرانەوە لەم کات و سادەدا فشارێکە دەست بە ئەنجامدانی ڕیفراندۆمی سەربەخۆیی هەرێمی کوردستان.
گرنگترین هەواڵەکانی هەفتە پێشکەشکرا. هەواڵێک لە ئایفۆنەوە جیاواز لە هەواڵ تایبەتە بە ئایفۆنی 2020. فرۆشی ئایفۆن تامان جیازاری 2007 گەیشتوتە ملیارێک و 16 ملیۆن دانە تا کۆتای ئەم ساڵیش ئەو ڕێژەیە دەگاتە ملیارێک و 200 ملیۆن دانە. ئەوەش لە کاتێکدایە پێشبینیەکان بۆ دیزانی نوێی ئایفۆن ئاشکرا بوون. بەڵێ بەڕێزان گرافیکمان لەسەر ئایفۆنی نوێ ئامادەیە. ئایفۆن پڕفرۆشتین بەرهەمی ئامێری مۆبایلە، واتە لە ئاستی گیانە پڕفرۆشتین بەرهەمی ئامێری مۆبایلە. فرۆشی ئایفۆن لە 2007 یاواتە تا کۆتایی ئازاری 2007 ملیارێک و 16 ملیۆن دانەواتە ئەوەندەی لێ فرۆشاوە. فرۆشی ساڵانەی ئەپڵ واتە بەرهەمەکانی کۆی بەهاکەی 19 میلیارد دلار واتە ساڵانە ئەپڵ ئەوەندە ئامێر ئەفرۆشێ. وەکۆ تا ساڵی دارایی ئەمە بەراوردکاریەکە ببورن لە نێوان ساڵی 2006 و تا 2016. 2006 ئەپڵ بە بەهای 19 میلیارد دلاری ئامێری فرۆشت واتە بەهای کۆمپانیاکە ئەوە نەبوو. بەڵام 2016 واتە دوای دەرکەوتنی ئایفۆن ئەوەندە ینی کاریگەری دارایی لەسەر کۆمپانیاکە دروست کرد. بە پێی راپۆرتی کۆتا ساڵی دارایی ئایفۆن سەرمای ئەپڵ گەیشتە 216 میلیارد دلار. بەڵێ ئەمە بەپێی ساڵەکانە ئەپڵ ساڵی 2007 واتە کاتەی ئەپڵ وەشانی دەست پێ کردووە 200 میلیۆن دلار بووە داهاتەکەی و 2008 بەرز بووەتەوە بۆ 400 لە نێوان 200 بۆ 400 بووە. 2009 لە نێوان 400 بۆ 600 بووە. 2010 زیاتر ڕێژەکە بەرز بووەتەوە و 2012 بە هەمان شێوە. 2013 بە هەمان شێوە لە نێوان 400 بۆ 600 واتە داهاتی ئەپڵ لە نێوان 400 میلیۆن دلار بۆ 600 میلیۆن دلار بووە. 2015 ئەم داهاتە گەیشتووەتە لە نێوان 600 بۆ 800 میلیۆن دلار بووە. 2015 ئەم داهاتە بەرز بووەتەوە بۆ 800 بۆ 1 میلیارد دلار. 2007 پێشبینی ئەکرێت ملیارێک و 200 میلیۆن دانە لە ئایفۆن بفرۆشە. ببوورە ئەمە ژمارە و ڕقەمانەی ژمارەی فرۆشی ئایفۆن بوو واتە مۆبایلی ئایفۆن بوو لە جیهاندا. بەڵێ پێگاتەی پێشبینیکراوی ئایفۆن بۆ 2020 زۆرینەی پێشبینیەکان بۆ ئایفۆنی 2020 پێشبینی تا ئێستا ینی پەسەند نەکراون لەلایەن گوگڵەواتە ببورن ئەپڵ تا ئێستا پێشبینیەکانی خۆی دەرنەخسوو بۆ ئایفۆنی 2020 بەڵام زۆرینەی ئەوانی شارزان لەم بوارەیە ئەم پێشبینیانە پێشنیارکراون بۆ کۆمپانیای ئەپڵ. ئەوەی کە پێشنیارکراوە بۆ ئایفۆنی 2020 ئەوەی کە زۆرینەی شاشەیە واتە زۆرینەی مۆبایلەکە شاشەیە دوگمەی کەمی هەیە شەحن و هێدفۆن و گەینەری زیرەکی واتە هەوایی هەیە و بە iOS 14 کارەکە. ئێستا ئەپڵ تا ئێستا iOS 10 نەهاتوو بەڵام ساڵی 2020 iOS بەرنامەی واتە مۆبایلەکە ئەبێتە ڤێرژنی 14 بۆ دێت و بۆ ڤێژنە کارەکات. بەڵێ ئێمە ڤیددیۆیەکمان ئامادەیە لەسەر پێگاتەی نوێی ئەپڵ و ئەو دیزانە پێشنیارکراوەکە پێشنیارکراوە بۆ کۆمپانیای ئەپڵ. فەرموو با پێکەوە سەیری بکەین.
بەڵێ تەوەری ئەم جارەمان تایبەتە بە ئابووری هەرێمی کوردستان وەگەزانن لە هەرێمی کوردستان دوای دیاریکردنی ڕۆژێک بۆ ڕێفراندۆمی هەرێمی کوردستان چەندین تەحەدای گەورەی ئابووری لە بەردەم هەرێمی کوردستانە وەستاون وە چەندین توێژینەوەژەن لەو بارەوە مەترسی گەورە پیشانەدەن لەسەر ئابووری هەرێمی کوردستان بە تایبەتی دوای ئەو کاتی دەرەنجامی ڕێفراندۆمەکان ڕێفراندۆم لە هەرێمی کوردستانە دەرکەوت. بەڵێ بەرەزان ئێمە پێش ئەوەی بچینە لای میوانی زۆر بەڕێزمان میوانێکی زۆر بەڕێزمانەیە بەڕێز ئارام قادر ماستەر لە ژمێریاری بەڕێوەبردن و دەست بە سەراگرتن لەسەر ئەم تەوەرەیە میوانی ئێمەیە گرافیکێکمان لەو بارەیەوە ئامادەیە بۆی پێشکەشەکەن پاشان لەگەڵ میوانی زۆر بەڕێزمان کە توێژنەوەیکی لەو بارەوە ئەنجام داوە قسە لەسەر ئەم بڕگەیە دەکەین سەرتاش گرافیکەکە. ژمارەی پەیوەندەی نرخی بەکاربردن و ڕێژەی هەڵاوسان لە هەرێمی کوردستانە بەگشتی ڕێژەی هەڵاوسان لە هەرێمی کوردستانە لە 94.1 بەپێی شارەکان هەڵاوسانی نرخ لە پارێزگای هەولێر لە 93.3 هەڵاوسانی نرخ لە سلێمانی لە 92.2 هەڵاوسانی نرخ لە پارێزگای دۆگ لە 92.1 بەڵێ بەپێی ژمارەی پێوانی نرخی بەکاربردن بەپێی شمەک و کاڵا خواردن و خواردنەوەکان واتە خواردن کوهولیەکان لە 91.4 دانەوێڵە و بەرهەمەکانی لە 93.2 گۆشت لە 100 تێپەڕ کردووە و ماسی لە 93.3 ماست و پەنیر و هێلکە لە 177.2 ڕۆنی زەیتون لە 186.7 میوە لە 199 سەوزا لە 183.4 شەکر و بەرهەمەکانی شەکر بەرهەمەکانی لە 193.7 بەرهەمەکانی تری خواردن لە 115 داتە لە 100 تێپەڕ کردووە. بەڕێز ئارام قادر زۆر بەخێربی بۆ ستۆدیەکەمان پێم خۆشە سەرەتا لەم ینی شیکردنەوە یەکتان کردووە ئەگەر هاوکارانم ئەو شیکردنەوەیمان بۆ دووبارە بکەنەوە کۆمەڵێن مەترسی هەیە ینی خۆتان شیکردنەوەکەتان کردووە پێم خۆشە لەگەڵمایانی سەرنج بدەیت ئەگەر تێبینێ کە دەبوو لەسەر شتەکان ڕوونیانکەیتەوە. ئەو مەترسیانەی کە بەپێی توێژنەکەی بەڕێز ئارام قادر دەستنیشان کراوە بڕینی بودجێ حاکمەیە کە لە بودجێ فدراڵی عێراق پشتی هەرێم لە سەدا حەڤێرێم 260 ملیار دیرارە و ئەو شتانەی کە دەبردرێت بڕینی کۆبوونی خۆراکەواتە ئیتر ئێمە لە عێراقەوە خۆراکمان بۆ نایەت وایە کاک ئارام و هاوکات بڕینی بەشە دەرمانی هەرێمە وە کڕینەوەی گەرمی جوتیارانە کە ئێستا ئاستەنگێکی زۆری بۆ دروست کراوە هاوکات بەرزبوونەوەی ئاستیاڵ ئاوسانی نرخ لە 100 واتە لە پێم خۆشە ینی خۆت ڕوونکردنەوەی لەسەر ئەو دیکاگەرم بەڵێ دیارە خۆمانە زانین هەر پێش هاتێک لە کوردستانە ڕوادات کاریگەری ئابووری هەیە چکە بە حقیقەت کوردستان ژێرخانێکی ئابووری نییە تاواکەوەی کە بۆ هەر پێش هاتێک کە ڕوبەروی ڕیمی کوردستانە بێتەوە چۆنەڵێ بتوانێت ڕوبەروی قەیرانەکان بێتەوە ئەوە بینیمان پێشتر کاتێک کە بانزین ئەزمەی بانزین دروست بوو نرخەکەی لە 200 زیاتر بەرز بوو چونکە هەتا هەر دەست ناکە ینی زۆر کەس بۆ نرخەش چاوەڕوانیەوە بوو بیکرە دوو ڕۆژ ئەمایەوە لە بانزخانەکانە نرخی دەست ناکەوت بۆیە بەو توێژینەوەی کە من ئەنجام داوە بۆمان دەرەکەوێت کاتێک هەر پێشهاتێک ڕوولارێمی کوردستانەکات طبعا ئێمە پێشهاتەکان دوو جۆرمان هەیە کورتمەودا و درێژمەودا ئەو پێشهاتانەی مەسەرەوە بەس پێم خۆش بوو لەسەر ئەو لە 200 ینی ئەوە چۆن بەڵێ خۆی ئەوەیە کاتێک کە ئێمە وتمان لە پێشترا ئەم شتە ڕووی داوە یعنی بینیمانە بۆ نمونەکەوە گوتم بانزین 200 شی تێپەڕان لە 200 حتا تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بوو نرخی بانزینی بۆ 150 بەرز کردەوە ئای لە 500 گەیاندی 750 یعنی لە 150 ئیزافە بوو بۆ نرخەکەی ئەمە ئەوەمان لێ هەکات کاتێک کە بەشە خۆراک نایەت لە بەغاوە کە پێک هاتە سەرەکیەکانی بەشە خۆراک لە بەغداوە کە دێبۆمان بریتە لە ئارد و ڕۆن و شەکر یعنی ئەم سێ پێک هاتەیە زۆر گرنگە لە ڕۆژانەی هاونیشتمانیان ڕۆژانە بەکاری دێنن ئای پێداویستیەکە کە تۆ ڕۆژانە پێویست پێێتی شەکر ڕۆن ئارد ئەمانە واکە لە بازارە نرخەکەی بەرزترێ بێتەوە کە هاونیشتمانی وەری ناگرێت لە بازارە نرخەکەی بەرزە بێتەوە چکە ئێمە ئەومان لە یاد نەچێت کوردستان ئەو بازرگانانێک کە لە کوردستانن بازرگانی بەڕاستی لەگەڵ ڕێزم بۆ بەشێکیان
زۆر چاوچنۆکن ینی لە ئەوە گەڕان من ترسی ئەوەمەیە ینی لە سەرەتای مانگینەوە ئەگەر بێت و لە پاشگەز نەبنەوە لە بڕیاری ڕیفراندۆم لە مانگینەوە نرخی کاڵا وردە بەرەو سەرەوە بڕوات و ینی بازرگانەکان بیشارنەوە بۆ لە کاتی ئەگەری ڕاگەاندنی ئەنجامەکە نرخەکە بە سێ هێندەش بفرۆشنەوە لە بازاڕەکەمە بە حەقت لە کوردستانە ڕوویداوە لە ترسێکی جدیە پێم خۆشە بەشەکانی تری توێژینەوەکە سێرکەین ئەمانە ینی مەترسی ئەوە هەیە بۆ نمونە ئارد شەکر برنج ڕۆن وەکو کاگەران باسی کرد ڕێژەکان واتە نرخەکان دوو قات بێتەوە وەکو خۆی شیکردنەوەکەی بۆ کرد واوکات بەرزبوونی نرخی چارەسەر مەبەستی چارەسەری سەرەتایی و بەردەوامەکانن ئەمە وەکو عراق بەڵام هاوکات لە ئاستی نێودەوڵەتیش ئەگەری گرتنەوەی مەرزەکانەوەی وەکو گرتنەوەی بۆ نمونە داخستنی مەرزەکان هاوکات گرتنەوەی ئاو لەسەر هەرێمی کوردستان وەگەبینین بۆ نمونەت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە وەزیری کشتوکاڵیش بە هەمان شێوە ئاماژی پێیاوە گرتنەوەی ئاوێکێکە لەو فشارانەی کە لەسەر هەرێمی کوردستانەکرێ و هاوکات گەماروی ئابووری هەرێمی کوردستان یەکێکە لە وڵاتانەی بەدڵنیاییەوە ینی پێویستی بە دراوسەکانیە بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران و کۆماری تورکیا ئەگەر بێت و ینی زۆرترین هاوردە بۆ هەرێمی کوردستانەکە ئەگەر بێت و مەرزەکان دابخەن مەترسیەکی گەورە لەسەر ئاسایشی ئابووری هەرێمی کوردستان دروست بکەن کاگەران پێم خۆشە لە سەرتاوە ینی چەردەیەک لە توێژنەوەکی خۆت بخەیتە ڕوو بۆ ینی ئەو کەسانی کێسا ینی سەری بەڕستان و سەری بەرنامەکەی ئێمەکەن بەڵێ دیارە توێژینەوەکە دوو تەوەرە ئەو کاریگەریە بڵین ئابووریە نێوخۆییەکان ئەو فشارە نێوخۆییەکان لەگەڵ فشارە دەرەکیەکانە فشارە نێوخۆییەکان دیارە ئەوەکەوە باسمان کرد حکوومەتی عێراقی گرتنەوەی بڵین فۆرمی خۆراک نانێرێ دا و دەرمانە ئەوانەکە لە بۆجێ حاکمیە 2007 پشکمان هەبووە هەروەها کڕینەوەی گەنمە لە جوتیاران خۆمان دەزانین ئێستا جوتیارەوە کێشەی هەیە لە فرۆشتنەوەی گەنمەکەی چونکە لە بازاڕی نەوخۆییە ئێمە شوێنمان نییە ئەم گەنمە پاشەکەوت کات هەڵی بگرێت بۆ کاتی پێویست و تەنانەت ئاشمان نییە ئەم گەنمە بکەن بە ئارد و بۆ پێداویستی نێوخۆیی بۆ نانەوە و سەمونخانەکان بەکاربێنرێتەوە ئەمەشمان نییە ئەمە وا دەکات کە ئەم کاریگەریانە ڕاستەوخۆ لە هەرێمی کوردستان چکە کاریگەریەکە ئێمە پەیوەستین بە حکوومەتی عێراقیەوە و کۆگامان نییە بۆ پاشەکەوتکردنی ئەم کاڵایانە بۆ مەودایەک یان ماوەیەک بۆ چەند ساڵێک تا بتوانی ئیکتیفای ذاتی خۆت هەبێت لە کوردستانە پشت بەوە نەبەستی کە لە بەغاوە بۆمان دیە دا و دەرمان یانی ئەمە بیرمان نەچێت زۆربەی خەستەخانەکان کە پشتیان بەو داو دەرمانە بەستۆکە لە بەغداوە دێ بە تایبەتی نەخۆشخانە هیوە کە چارەسەری نەخۆشیەکانی شەرپەنجەی لێ دەکرێت کە ئەمە پەیوەستە بەو چیلەوە یان ئەو چینەوە کە تۆ لە خوار هێڵی هەژاریەوە یان خوار هێڵی مام ناوەندیەوەن ینی ناتوانن لە بازاڕە یان لە نەخۆشخانە دەرەکیەکاندا چارەسەری خۆیان بکەن بۆیە ناچار ڕۆنە ئەو نەخۆشخانانەی کە حکومی پێوترێت ئەچنا و نەخۆشخانانە لە بەرەوەی ڕقەکەی هەرزانترا هەروەها بۆ بەشە خۆراک ینی نۆمان لە یاد بێت زۆربەی زۆری دانیشتوانی هەرێم یان خێزانەکانی هەرێم پشت بە خۆراکی مانگانە دەبەستن دەخلی هێندەکەمە ڕۆژانە ئەو پارەی دەست دەکەوێت تەنها بەشی سەمون و تەماتە هەندێکشت دەکات کە بۆ ئێوارەیە بەکاری بێنێت بۆ شتەکانی تر پشتی بەستۆ بە بەشە خۆراک یعنی نەمانی ئەمە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بەشێکی زۆری دانیشتوانی هەرێمی کوردستان دروست دەکات کاریگەریەکان چی پێخۆش لەسەر ئەمە بوەستی کاریگەریەکان ئەوەیە قەیرانێکی ئابووری زۆر قوڵ دروست دەبێت یعنی ئێمە زانین قەیرانی ئابووری وای لێ هاتۆ کە خەڵک لەم لاولای بیستین مناڵی خۆی ئەفرۆشێتەوە بۆی بەخێو ناکرێت یان ژنومێر لێک جا دەبنەوە ناتوانن بەیەکەوە کرێخانە بدەن ئەمە ئیسا بەهۆی قەیرانێکەوە دروست بووە کە قەیرانی موچەیە جا لەسەر ئەم قەیرانی موچێژ قەیرانی خۆراک بێتە سەری
قەیرانی داو دەرمانی بێتە سەر جوتیارە کاڵاکەی ساغ نابێتەوە لە ناو خۆیان کۆگای ساردکەرەوەمان نییە بۆ هەڵگرتنی تەماتەوە ئەو بەروبوومە کشتتوکالیە وەرزیانە تاوەکو لە وەرزەکانی کە ئیسپادەی لێ بکرێتەوە گەنم و ئەم شتانە کۆگامان نیاڵ بگیرێت تاوەکو بەردەوام بکرێ بە ئارد و بەردەوام ساڵانە ئیسیفادەی لێ بکرێتەوە ئەمەوە کات ئەم چیلە ئەم بەشەی لە کۆمەلگای کوردستان تەواو داهاتیان تەواو دووهێندەدا ئەبەسێ بۆ خوار هێڵی هەژاریەوە کە ئێمە دەزانین کە کەوتە خوار هێڵی هەژاریەوە ئای پێداویستی ڕۆژانەی نییە ئەنی ناتوانێت ڕۆژانە بە پێی ئەو بڕێکە لە ڕێگای خۆراکی نێودەوڵەتی و دانراوە بۆ تاگە کەسێک کە ڕۆژانە پێویستە ئەوەندە خۆراک بخوا ناتوانێت ئەمە بەدەستی بکەی ڕۆژانە خۆراک بخوات ئەمە ڕاستەوخۆ وای لەکە شڵەژانێکی ئابووری لە کوردستانە دروستە بێت هەر قەیرانێک کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووە توانێت لە پێشترا ئەمە بینیومانیان زۆربەی زۆری هاونیشتمانیان ڕاکەن بۆ بازار کۆمەڵێک کاڵا کۆمەڵێک شتی پێداویستی کێشە لە تەسەورێکی کێشە لە ئاستی خواست و خستنە ڕوو بەتەئکید ینی لە سایە 200 بەرەوسەر ئاستی خستنە ڕوو کەمە بێتەوە و ئاسی داخوازی زیاد ئەکا وەکوتم بازرگانەکانی ئێمە نەگەشتونەتە ئەو مستەوایە کاتێک کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێک دەبێتەوە ئەوان بێن کاڵاکانیان وەکو خۆی بخەنە ڕوو بۆ ئەوەی هەرێمی کوردستان قەیرانەکە تێپەڕێنێت بەڵکو بە پێچەوانەوە ئەیگرێتەوە کە ئەم ئەیگرێتەوە لەو لاوە داخوازیەکە دووقات دەبێت ینی من ئەگەر لە مانگێکە فەردەیەکی 10 کیلۆیی برنج بکڕم ئێستا ئەیکەم بە فەردەیەکی 20 کیلۆیی چکڵم نەوە کە مانگی داهاتوو نەمێنێ من ئەحتاتی خۆم بخەم ئەمە وا کات لە بازارە شڵەژانێکی ئابووری شڵەژانێک لە بازارە دروست دەکات وای لە یەکات لەم لاوە سوودمەندی یەکەم بازرگانە زیانمەندی یەکەم ئەو هاونیشتمانیانن یان ئەو خێزانانن کە لە هێڵی مامناوەند بەرەو خوارەوەن وای لە یەکات دەخلەکەی موچەکەی بەشی ئەوە ناکات ئێستا موچەکەی بە حاڵە حاڵی گێنێتە سەری مانگ ئەو کاتە بێ بەشی 2 مانگ 3 مانگ بکرێت چکە ترسی لەوەی هەیە لە مانگی ئایندە شتەکە 2 قات 3 قات بەرز بێتەوە یا لە بازارە نەمێنێ لەبەرەوە بەڕای من شڵەژانێکی ئابووری زۆر خێرای ترسناکە ئەگەر لە پێشترا بەرنامە ڕێژی بۆ نەکرێت ئەگەر لە پێشترا هەر هیچ نەبێدانویم ڕەنگە بۆ ساڵێ 2 ساڵ ئەم ڕیفراندۆمە دوا بخرێت تاوەکو هێندە وا بکرێت کە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بگەێنرێتە ئاستێک بگەێنرێتە ڕێژەیەک کە شڵەژانی ئابووری ڕوونەدات ئەومان لە یاد نەچێت کاتێک کە بەریتانیا بڕیاریدا لە یەکێتی ئەوروپا بێتە دەرەوە چەندە توێژینەوە کرا ینی چەند ساڵێک تاوەکو بڕیارەکە درا دوای ئەوە ئیسیفتا کرا تاوەکو خەڵک بێتە دەرەوە یانەیەتە دەرەوەن لەو کاتێشە کە خەڵک هێشتا زۆرینەی لەسەر ئەوە بوو بێتە دەرەوە بینیمان لە سەیە 10 پاوەندی ئیسترلینی یان بڵێ پارەی بەریتانی بەهای خۆی لە دەستدا بە وڵاتێکی گەورەی وڵاتێکەکانی خاوەن ئابووریەکی زۆر بەهێزە باشە تۆ ئەگەر هاتوو تۆ جیا دەبیتەوە تۆگەم ڕیفراندۆمە بۆ چییە؟ ناڵی بۆ سەر بەخۆیە ئێمە جیا دەبینەوە دراوی وڵات چییە؟ چ دراوێک بەکاردێنیت؟ دراوی عراقیە بە دڵنیاییەوە ئەگەر عێراق مامەڵەی بە دراوی عێراقی وەستان لە هەرێمی کوردستان و کشانەوەی ئەو پارانەی کە لەلایەن بانقە تیجاریەکانی عێراقیەوە کە لە هەرێمی کوردستان کار دەکەن و کشانەوەی ئەم بانقانە و کشانەوەی سەرمایی ئەم بانقانە لە هەرێمی کوردستان تۆ ئێستا ئەو بانقانە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم قەرزاریانە بە ملیاران دینار قەرزاری ئەو بانقانەیە پارەکانی کە سیولەی نەقدی بووە هەمووی ڕاکێشاوە کە ئەو بانقانە کشێنرانەوە داوای پارەکە کرایەوە حکوومەتی هەرێم چی دەکات پلانێکی هەیە بەرامبەر ئەم حاڵەتانە تۆ هیچ پلانێک هەبینی لەم نێوەندەیانی بۆ حاڵەتێکیوە خۆی چونکە بڕیارەکە بڕیارێکی بێبەرنامەیە بە حەقەت ینی بەرنامەی ئابووری بۆ دانەنراوە ئێمە کۆمەڵێک لێکەوتەی جوگرافیمان هەیە لەولاوە ئێران لەولاوە تورکیا لەولاوە حکوومەتی عێراق کە تۆ هەر سێ چوارچێوەکەت قەتعی ئابووری لێ کردیت کاڵای بۆ نەناردیت تۆ چی دەکەیت یعنی خۆت کارگەیەکت ینی کە ساردکەرەوەیەکت نییە تەماتە لەم کاتەیە هەڵ بگرێت بۆ پاییز بۆ زستان بیاتەوە بە هاونیشتیمانیانی خۆت کە لە وڵاتی تورکیاوە چەند نزیکە لە خۆمانەوە
لە سیاسەتی ئابووری ئەوە تەماتە لەم کاتەیە بە سەوزەیە خرێتە ئەو شوێنی هەڵگرتنی ساردکەرەوە لە زستانە ئەنێرێ بۆ ئەوروپا کە ئەمە ئێمە کە وڵاتی کین ئەو هەموو تەماتەوینە لەم وەرزەیە ئەیبینین هەڵە ڕێژری و فڕێ ئەدرێ لە بەرەوەی قیمەتی تەنانەت هەڵکەندنەکەیشی ناکات کرێ دەستی کرێکارەکە ناکات. باش کاگەرام لە ڕووی ئابووری ئەمە چی پێوترێنی پێوترێ فەوزای ئابووری ئەم پێوترێ بێپلانی ئابووری خۆی بێپلانەیە یعنی هیچ پلانێک نییە ینی لە ئابووریە شتی ناوێک نییە بۆ ئەم شکست و ئەم بێپلانیە یعنی هیچ وڵاتێک نییە بگات بەم مستەوا بێپلانیە لە ئابووریە یعنی تۆ سیرەکەیت بڕیارێکی ئابووری ئەدرێت پەیوەستە بە کەسانی شارەزا و پسپۆر بە بواری ئابووریەوە بەڵام ڕاوێژیان پێ ناکرێت پرسیان پێ ناکرێت سیرەکەی ئەوەندە لێکەوتەی خراپی دەبێت ئەوە لێکەوتەی خراپی دەبێت سیرەکەی بەدەیان بازرگان ئیفلاسەکات بەدەیان بازرگان ناچار بەوا بێت کە وڵات بەجێ بێڵێ یا خۆی ئینتیحارکات ئەمە لە ئابووریە شتێک نییە بەمەوە یعنی بۆ ئەم حاڵەتانە ناوی لێ بدرێ یعنی نە لە بواری داراییە ناوێ هەیە نە لە بواری ئابووریە لە بواری کارگیریە یعنی لە هیچ بوارێکا تۆ ناوێک نییە بۆ ئەم شێوازی حکومڕانیە بەڕێوەبردننی ئابووریەی وڵات بەڵام ینی سە زۆر باسی ئەوە ژەکرێ ینی نە تورکیا و نە ئێرانیش ئەگەر ڕۆفراندۆمیش بکرێ ینی مەرزەکانیان بەڕووی هەرێمی کوردستانە داناخن چونکە ئێستا بەرژەوەندی ئەوان گەورەترە ینی لەوەی کە ینی هەنگاوێکی وا هەڵگرن خۆی کاکبری ئەمە تۆ احتیمالاتە دایانی یعنی چەند احتیمالاتێکت هەیە دایانی بۆ نمونە لە حاڵەتێکە ئەگەر حکوومەتی عێراقی گەشتی ئاسمانیشی وەسایانی ئاسمانی قەتع کرد لە تۆ حکوومەتی ئەمریکی پشگیری ئەم بڕیارە بوو لەبەرەوەی حکوومەتی ئەمریکی ساڵێ بۆ نابێ ڕیفراندۆم ڕاگەێنن ئەگەر ئەویش پشگیری ئەم بڕیارەی عێراقی کرد ئەگەر تورکیا بەو شێوازن نەبوو ئەویش ڕێگری کرد ڕێگەکەی قەتع کرد چکە تۆ ئەوەت لە یاد نەچێ ئێستا تورکیا خۆی لە حاڵەتێکی شەڕی نێوخۆییدایە کە لە کوردستانی باکورد ئەو شەڕە هەیە ئەگەر شەڕ لە باکوور جارێکی کە گەرم بۆ حاڵەتەکە داخرا یا هەر هیچ نا بۆ مانگێک هەناردەی نەوتی ڕاگرت تۆ بۆ مانگێک داهاتت ئەوەستێت تۆ ئیستا ڕۆژانە ئەم هەموو نەوتە دەڕوات هێشتا موچەکەت نیوە موچەکەت لە کاتی خۆیان پێ نادرێت ئێ باشە ئەگەر بۆ ماوەی مانگێک هاتوو هەناردەی نەوە دڕاگیرە تۆ چ پلانێکی بەرامبەرت هەیە بۆ ئەمە ئەگەر تۆ هەناردەی نەوتت نەبوو چۆن بوو جۆ موچەی خەڵکت دەدەی چۆن پێشبینێکی گەشتبینانەش هەیە ینی قسە مایمە لەسەر ڕژمینەکانەوە سیوەک و جەناب ماستەرت هەیە لە ئابووریە و شارەزای ئابووریت پێم خۆش ینی شتێکی گەشتبینانش هەیە باسی ئەوگا کە ئێستا بۆ نمونە تورکیا ینی سێمین هاوبەشی بازرگانی ینی هەرێمی کوردستانە لەم ناوچەیە کۆماری ئیسلامی هەناردەیەکی زۆریشی هەیە باشە ینی لەگەڵ هەموو ئەمانەشانی ئەگەرێکی لاواز نییە بۆ نمونە تۆ پشتی زۆر ڕاستە چۆنەڵێن هاوبەشێکی گەورەی بازرگانی هەرێمی کوردستانن بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە چکە ئەو دەوڵەتانە هێڵێکی سووریان هەیە کە لەو داد لە هێڵە سوورەکەیان ئەوە ناخوێنێتەوە چکە ئەو بنەمایەکی ئابووری بەهێزی خۆی هەیە لە حاڵەتێکە ئەگەر ئەو بڕەپارەیە لە هەرێمی کوردستانیش دەست نەکە و بەدیلی شوێنی تری هەیە بەدیلی وڵاتانی تری هەیە بەدیلی ئەوروپای هەیە کۆمەڵێک دەواازە و کۆمەڵێک کارگە و کۆمەڵێک شتی تری هەیە یعنی پەکی ناکەوێت لەسەر هەرێمی کوردستان و ئەومان بیر نەچێت لە پێش 1970 هەرێمی کوردستان لەو بارودۆغەیە نەبووە کە تورکیا پشتی پێ بەستێ و تورکیا کێشەشی نەبووە بۆ ئێران هەر بەها لەبەرەوە ئێران حەساری اقتصادیشی لەسەر بووە و هیچ کێشەشی نەبووە و کاروبارەکانیشی ڕۆشتووە ڕاستە هەرێمی کوردستان ساختکەرەوەی یەکەمی کاڵا خراپەکانی ئەو دوو وڵاتەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر بدەی لە هێڵی سووریان ڕاتەکرێت پێویستە حکوومەتی هەرێم یعنی ژیرانە چاو لەو خاڵانە بخشێنێت بزانێت کامە خاڵ پۆزتیفە کامە خاڵ نەگەتیفە چی بکات چی نەکات بەڵام کە نەیکات پێشنیاری تۆ چی و ئابووری ناسێک پێشنیاری من بەڕاستی ئەگە پێشنیاریشکی حکومەتیان لێ ناگرێ بەڵام پێشنیاری من
باشترین حاڵەت دواخستنی بڕیاری ڕفراندۆمە تا کاتێک ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ئەگاتە مستەوایەک کە ئەگەر هاتو سلووریشت لێداخرا هیچ نەبێت بۆ ماوەی ساڵێک کێشەی ئابووریت نەبێت. من زۆر سپاسی بەڕێستانەکەم بەڕێز ئارام قادر ماستەر لە ژمێریاری و بەڕێبرتن و دەست بە سەراگرتن زۆر سپاس بۆ لە بەرنامەی ژێرخان. بەڵە بەڕێزان دەرخستەی هەفتەی نرخی دۆلارمان ئامادەیە لە ماوەی هەفتەی ڕابردوودا بۆ ئەوەی ئەخەینە ڕوو. ڕۆژی شەممە نرخی 100 دلاری ئەمریکی بە 125350 بووە، ڕۆژی یەکشەممە لاکردنەوەیە 125400 دینار بووە، ڕۆژی دووشەممە نرخی دۆلار لاکردنەوەدا 125350 دینار بووە، ڕۆژی سێشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار 124350 دینار بووە، ڕۆژی چوارشەممە لەکردنەوەدا نرخی 100 دلاری ئەمریکی 125400 دینار بووە و ڕۆژی پێنجشەممە لەکردنەوەدا نرخی 100 دلاری ئەمریکی 125400 دینار بووە، واتە ڕۆژی شەممە نرخی دۆلار بە 125350 دەستی پێکردووە، بەرز و نزمی بەخۆ بینیوە، بەڵام ڕۆژی پێنجشەممە بە نرخی زیادەوە بازاڕی بەجێشوەکە 125400 دینار بووە. هێرشە ئەلکترۆنیەکان گرنگترین بابەتی ئەمڕۆی جیهانن کە پێشبینی زۆر ئەکرێت ئەو خەرجیانەی لە بەرگرتن بەم هێرشە ئەلکترۆنیانە خەرج دەکرێت بگاتە ملیارەها دۆلاریان، ئەو ئەنتیڤایرۆسانەی دروست دەکرێت ملیارەها دۆلاریان تێدا خەرج بکرێت. دوو هێرشی زۆر گرنگ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەر جیهان کەوتن کە مەترسی گەورە هەیە، هەر ئەمڕۆژ ئەمریکا ترسی ئەوەی هەیە هێرشە ئەلکترۆنیەکان بکرێنە سەر ناوەندە نەویەکانی ئەو وڵاتە. ئێمە گرافیکێکمان ئامادەیە لەسەر هێرشە ئەلکترۆنیەکان هاوکاتە و پێشبینیانەکرێت بۆ خەرجکردنی پارە لە دروستکردنی ئەنتیڤایرۆس بۆ بەرگرتن لەو هێرشە ئەلکترۆنیانە. جیهان لە بەردەم هەڕەشی هێرشە ئەلکترۆنیەکاندا ڤایرۆسی پێتیا کۆتا ڤایرۆس بوو، واتە دووەم ڤایرۆس بوو کە لە جیهانیدا کاتی دەستپێکردنی لە دوانی وەڕۆی 27 حوزەیران ڤایرۆسەکە وەشێنرا. پێگاتەکەی هەمان پێگاتی ڤایرۆسی پێشوویە بوو کە داخستنی کۆمپیوتەرە، واتە کۆمپیوتەرەکەت دائەخات، کۆمپیوتەرەکەت لۆکەکە لە بەرامبەرە داوای 300 دۆلارەکە بە دراوی بتکوین، واتە دراوی ئەلکترۆنی پێش لە بەرنامەکانمان دراوی بتکوینمان ڕوون کردەوە کە دراوی ئەلکترۆنی مامەڵی پێکرێت لە تۆڕە کۆمەڵاتیەکانە. ئەو وڵاتانی بەرەم هێرشەکەوتن رووسیا سەرەتا هێرشەکە لە دوانی وەڕۆ بە رووسیا کەوت و پاشان ئۆکرانیا پەڕیەوە بۆ ئۆکرانیا و ڕۆژاوای ئەوروپا و هند و پاشان ئەمریکا و هەموو بەشێکی زۆری ژیانی گرتەوە. ئەو دامەزراوە گرنگانەی کەوتنە بەر هێرشی پێتیا بانکی ناوەندی ئۆکرانیا، کوورە ئەتۆمیەکانی چۆرنۆبڵی ئۆکرانی، کۆمپانیای ڕوزنەفتی ڕووسی کە کۆمپانیایەکی بواری نەوت و غازە و هاوبەشی حکوومەتی هەرێمی کوردستانیشە، WP بەریتانی گەورەترین کۆمپانیای ڕەکلامی بەریتانیا، ساینت گۆبانی فەڕەنسی یەکێکە لە کۆمپانیا زۆر گەورەکانی فەڕەنسا لە بواری خانوبەرەکارەکە، مێرکی ئەمریکی کە گەورە کۆمپانیای بواری دەرمانە و لە ئەمریکا کار دەکات. پێدانی پارە بە پێتیا ئەو داهاتی پێتیا کۆی کردەوە لەو ڕێگا بوون ناباوە، واتە لەو ڕێگا ناشەڕیەوە 45 حاڵەتی پێدانی پارەواتە 45 حاڵەت هەبوو کە هاوڵاتیان پارەیان داوە لە ڕێگەی بۆی کۆمپیوتەرەکانیان بکرێنەوە. بەهای پێدانی پارەکە 13500 دلار بووە، واتە لەو 45 حاڵەتە 13500 دلاریان داوە بە خاوەنی ڤایرۆسەکە بۆی کۆمپیوتەرەکان بکاتەوە. وە ڤایرۆسی دووەم توش بوو بەوانە کرای، ینی ڤایرۆسی یەکەم ڤایرۆس کە دای لە جیهان و ژیانی تووشی کێشەکرد ڤایرۆسی وەنەکرای بوو
ئەو ڤایرۆسە پێچوانەی پێتیا زۆرترین کۆمپیوتەری گرتەوە کە 200,000 کۆمپیوتەر بوو. ئەو وڵاتانەی توشبوون بۆ وانەکرای 150 وڵات بوون، واتە سنووری وانەکرای زیاتر بوو. پێدانی وانەکرای لە پێتیا زۆر زیاتر بوو کە 50,000 دۆلاری ئەمریکی بوو. پێشبینی زیانەکانی ڤایرۆس و تێچوونی پارێزگار واتە ئەنتیڤایرۆس بۆ بەرگرتن لە ڤایرۆسی پێتیا وانەکرای یا هەر ڤایرۆسێکی تر کە دێت زیانەکان لە ساڵی 2015 زیانی ئەو هێرشان ئەو هاکردانە 325 میلیۆن دلار بووە، ساڵی 2016 بەرزبووەتەوە بۆ 1 میلیارد دلار، ساڵی 2017 زیاتر بەرزبووەتەوە بۆ 5 میلیارد دلار. پێشبینی بۆ پارێزگارکردن لە ڤایرۆسەکان بۆ ساڵی 2017 واتە تا 2017 حەڤە و پێشبینیان ئەکرێت بۆ ئەوەی ینی جیهان خەرجی بکات بۆ بەرگریکردن لە ڤایرۆسیان کۆمپانیەکان لە دروستنی ئەنتیڤایرۆسە خەرجی بکەن بڕی 120 میلیارد دلارە، واتە 120 میلیارد دلار خەرج ئەکرێت بە پێی پێشبینیەکان بۆ دروستکردنی ئەنتیڤایرۆس بۆەوەی کۆمپیوتەرەکانمان پارێزراو بن لە هەر ڤایرۆسێک کە لەوانەیە ڕوبەڕووی گیان بێتەوە. ئەمە مەترسێکی گەورەی گیانەوە بە دڵنیاییەوە هەرێمی کوردستانیش لێی بێبەش نابێت. بەڵێ بەڕێزان، ئەمە کۆی بڕگە و بابەتەکانی ئەم جارەمان بوون بە هیوای ئەوەی تا ئەم کاتە لەگەڵمان بن و سوودتان وەرگرت بێت لە بابەتە ئابوووریەکانی ئەم جاری بەرنامەی ژێرخان تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ و کوردستانمان بە ئاوادانی ببینین.